ئەم کاتتان باش ئەوانەی هەندێک بینین لە پشتمەوانە خاوەن زەویەکانی هەشتی حسارۆکانن ساڵانێکی زۆرە ئەوانە چیش و گرفتیان هەیە لەناو حکوومەتی یاریمی کوردستانەوە ڕێگەی پێیان نادرێت کە زەویەکانیان بکەن بە خانوو دوای ئەوەی چەندین جار گربنەوە و ناڕازیان دەربڕی و داوایان کرد کە ڕێگاپێدانە پێ بدرێت ئەو بکە سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان و پارێزگاری هەولێر بە فەرمی و بە خێرایی هاتنە سەرخەت کە بڕیاریاندا فەرمانگەیەکی تابێت بم با بڵێن ئەم زەویانە بکرێتەوە بۆی ڕێگەپێدانەکرد بەڵام تاکو ئێستا چێژەکانیان چارەسەر ناکراوە چۆن لای ئەو هاوڵاتی ئەم کاتە باش سەرۆکی حکوومەت بڵێنی پێدان کە ڕێگەپێدانتان بکرێەوە پارێزگاری هەولێر خۆی هاتیێرە و فەرمانگەیەک بۆ زەویەکان دادرا بۆچی ئێستا زەویەکان خانووی لەسەر دروست ناکرێن چێژ و گرفتیەوە چییە؟ بەخێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەین هەتا ئێستا هیچمان بۆ نەکراوە وەکو خاوەن زەوی هەشتی حسارۆک بەڕاستی هەتا ئێستا هەر سەحرایە وەکو سەحرا وایە برای بەڕێزم بەس داواکاریی زۆر بەسیت ڕێپێدان و خزمەتگوزاری بەڕاستی داواکاریی زۆر بەسیت ئەوان گوتیان دەکرێت یعنی حکوومەت و پارێزگار باسی لەکرد کە خزمەتگوزاری دێتی ئێرە و سیستەمی بۆ دادەدرێت بۆ ئێستا نەکراوە والله هەتا هیچ زیانی هەتا بڕیارەکانی سەرۆکی حکوومەت جێبەجێ نەکرا بەڕاستی بڕیاری سەرۆکی حکوومەت جێبەجێ نەکرا والله من لە خۆم کابرایەکی کرێتیمە کابرایەکی کرێکارم بەڕاستی بڵێ داواکاریی زۆر بەسیتمانێ بسم هاوڵاتیشی دیکە ئەو کاتت باش ئەو داواکاریانی ئێستا هەتانە گاندویتانە بەیان لای بەخۆی هەندێک ما بگاتە ناومانجێ بەخۆی ئەوە زین چەندە بووتە نوکتە ئێرە بەخۆی هەر جێگای بڕۆ لە هەموو کوردستان ئەگەر نوکتە بکرێت چی فڕی دەدەی ببێ هەشتی حسارۆکان یعنی نەک داواکاری چی هەیە نەچینەکنی ینی ئەو هەموو خەڵکە کۆبوویتەوە سەرۆکی حکوومەت هاتی ینی چێ مابێتە ئێرە ئەتوەیەک پێ بێ هەتا بچین داواکاری لێ بکەین هەتا بۆ ئاخر هەر لە بۆ نوکتەی گوتیان گەیشتە سەرۆک بۆش و بایدن و ئەوانش یعنی ئێستا چی مایە نەگاتی ینی بەس چییە باە خەڵکی زۆر ما کۆبینەوە ینی ئەو خەڵکی هەم کۆبەوە هەموو گلەی دەکاتن ئیزاعنەما ڕاگەیان دەستان خۆشببی بەڵام وچی ینی دەبی حکوومەت ئیشەکەی بکە ئەمە قسەی دەکەین بەڵام لایانی جێبەجێکار چی حکوومەتە سەرۆکی حکوومەتیش هاتیە بەڵام نازانم ئەوانەی لە خوارەوی وینە سەرۆکی شارەوانیە ئەوە پارێزگاری هەولێر نازانم لۆ دەست بەکاردین هەموو ڕۆژە دەرن ئیشی لێ دەکرێ و هیچی نەمایە بەڵام ئەوە 3 مانگ ڕۆیشتیە و هەتاکو ئێستا ئەو فەرمانگەیان کردەوە 2 غرفەیان دانایە بە کابینەی ئەخەت دەڵێن خەڵک داوای بکات ینی داوای خەڵک هەموو داواشی کردی دوایە محەلەکانی کە کەنجین ئەو ئیجراتانە کرایە ئەگەر حکوومەت بێ ئیشش بکە بێ خەڵکی دەکات ینی ئەوە ئیشەکە حکوومەت ڕسوماتی وەردەگری پارێ وەردەگری بالمقابل دەبی ئیشش بکات بەزەمە ڕسوماتی دەدەین و هیچیش ئەوە نییە ینی هیچ شتێکمان لۆ بکەن دەستین گۆش خۆشببی دەمێ بسمە لای ئانا دیارە دەیانەوێ قسە بۆ میدیاکان بکەن پێیان بەگشتی بگەێنن دەمێ ئاماژە بۆش بکەم تا ئەوان ئامادە دەبن نزیکەی 15 ساڵ دەبێ ئەم زەویانە تا ئێستا ڕێگەپێدانیان بۆ نەکراوە و ڕێگەپێدانیان بۆ نەکراوە لە کاتێکدا سەرۆکی حکوومەت خۆی هاتە ئێرە و پارێزگاری هەولێرش خۆی هاتە ئێرە ئێستا ئەگەر ئامادە بن ئەو دیمانانەی دەبینن ئەوە خاوەن زەویەکانی هەشتی حسارۆکانن یەکێکیان بە نوێ لەلایەتی هەموو پامیان هەیە ئاراستی حکوومەت دەکەن بقدر ما يخوشنا كاملة الأول هذه من حظ لوش ثانية من لو قرصاية بناي خواي قورا ئێمە ئەمڕۆوەکو نوێنەری خاوەن زەویەکان هێشتی حەسارۆک لەسەر زەویەکانمان لە هەشتی حەسارۆک کۆبووینەوە پاش 3 مانگ لە بڕیاری سەرۆکی حکوومەت کە بۆ ئاوەدانکردنەوەی زەویەکان هێشتی حەسارۆک کە بڕیاریدا بەڕێزیان بە هێنانی خزمەتگوزاری بۆ زەویەکان هێشتی حەسارۆک
بەڵام پاش 3 مانگ لە چاوەڕوانی ئێمە وەکو خاوەنزەویەکان هێشتا حەسارۆک خۆتان دەزانن ماوەی 18 ساڵ ئەو زەویانە ئیمال کراوە فەرامۆش کراوە هیچ لایەنێکی پەیوەندیدار ئەو زەویانەی لە بەرچاو و حسابی بۆ نەکردووە بە جەنابتان دەزانن وەکو ئاگادارن هەر 4 دەورەی ئەو زەویانە بەلایانی هەولێری نوێ پێنجی حەسارۆک بێرکۆت لەولایش گەڕەکانی ئاشتی 1-2 لاوان 1-2 ئایندە 1-2 ئەوانە دەورە دراوە واتە هەر 4 دەورەی ئاودان کرایتەوە هیچ موبەڕیرێک نییە بۆ تاخیر هێنانی خزمەتگوزاری چونکە وەکو جەنابتان دەزانن زەویەکانی هەشتی حەسارۆک لە پاش 2003 زەویانە دابش کراوە بەسەر فەرمانبەر و چینی شەهیدان و پێشمەرگە و فەرمانبەران و کاسبکاران ئێوە خۆتان دەزانن زیاتر لە 16,350 پارچە زەویە هەر زەویەک نیوەی زیاتر واتە تقریبا 8,000 پارچە زەوی دابش کراوە بۆ 125 ئێمە دەزانین زیاتر لە 9,000 خاوەن زەوی کە ئێستا زەویان هەیە لە زەویەکانی هێشتا حەسارۆک کرێچینە لە ڕەوشێکی نالەباری خراپدانە بەلەبەر چاگرتنی ئێمە 2 کرێ دەدەین هەندێک زۆر بە ماوەکو باسم کرد لەو ڕێژەیە کرێچینە ئێمە 200,000 300,000 هەندێک 400,000 کرێ دەدا و لەگەر ئەوەشدا ئێمە ڕسومات و بازمان لێ دەسێنرێ ئەو زەویانە هەر زەویەک ساڵانە 400 تاکو 500,000 بازی لێ وەردەگیرێ بۆ ماوەی 18 ساڵ تقریبا دەکات 112 ملیار دینار هەر بە پارەکەی خۆمان بۆ باز و ڕسوماتە حکومەت دەتوانێت بە ئاسانی خزمەتگوزاری بێتەوە ئێمە هیچ بەهانەیەکمان بۆ حکومەت نێشتەوە ئێمە ڕاماگەیان 3 پێشنیارمان دایتە حکومەت ئەگەر حکومەت لەسەر ئەرچی خۆی لەسەر بودجێ پەرەپێرانی پارێزگاکان دەتوانێت هێنانی خزمەتگوزاری وەکو گەڕەکانی تر یعنی هەولێری نوێ سیدوی پارک بۆچی ینی دواخرا زەویەکانی حەسارۆک بۆچی ئەوانە پێشخران چونکە مەسوول و دەوڵەمەندی لێبوو یعنی ئەو شوێنانە بوو بە 2 زۆن زۆنی لای ڕۆژئاوا و زۆنی ڕۆژهەڵات ئەو زۆنی کە ڕۆژهەڵاتە وەکو دەبینن پشتگوێ خرا وەزائیدەن ئێمە 3 پێشنە گوتمان خاڵی یەکەم گوتمان حکومەت لەسەر بودجێ پەرەپێدان دەتوانێت ئاودانی کاتەوە خاڵی دووەم ئەوەیە چەند زەویەکی توجاری تێدایە حکومەت دەتوانێت بە فرۆشتنی ئەو زەویانە بداتە کەرتی وەبەرهێنا چەندین ئێمە قسەمان کردێ لەگە چەندین وەبەرهێنەر ئامادەی خۆیان دەربڕیە لە بەرامبەر پێدانی ئەو پارچە زەویانە بە ئاسانی دەتوانن شەقامەکان فەتحکان ئاوڕۆی بۆ بینن کاربای بۆ بینن خاڵی سێم ئەوەیە ئەگە حکومەت نە بەخۆی پارە دەدا ناو زەویانەی پارچە زەویانەی کەماوە نایداتەوە بڕێن ئێمە ئامادەین هەرچەندە وەزعشمان باش نییە بەڵام ئامادەینە بڕە پارەیەک بدەین لە بەرامبەر هێنانی خزمەتگوزاری یعنی هیچ مانەک نەماتەوە ئێمە داوا لە بەڕێ سەرۆکی حکومەت دەکەین بە دوواداچن بۆ بڕیارەکانی خۆی بکات چونکە پاش 3 مانگ لە چاوەڕوانی بەڕاستی ئێستا ئێمە و خەڵکەمان پێ کۆنتترۆل ناکرێت خەرکەکە بێزار بوو ئەمن ئێستا چەندی کەیسی کۆمەڵاتیم لە کەگلەی دەکات ژنومێر کێشیانەیە کرێچینە لە وەزعی نالەبار خۆتان دەزانن ئیشەکە باش نییە کابرا چۆن بژی دەڵێ جادە دەگرم تشتیکە دەکەم بۆ ئێمە داوا لە سەرۆکی حکومەت دەکەین بەهێمنانە و بە حەکیمانە بێتە سەرخات جوابی ئەو خەڵکە بە تەحاملە بە سەبرە بداتەوە تەحەدا دەکەم نەک لە هەولێر خاوەن زەوی بی تاپۆ بی یعنی بە تەزویر وەرن نەگرت بی بە خاوە وەرن نەگرت بی بە 1,000 ملیار دلار بەسەردا ساغ نەکرابیتەوە ئەو جا ناتوانانی ئێستا من بلۆگ ڕووکەم یعنی من خاوەن زەویمە لۆم نییە یعنی ئەم چەندی شوێنەیە بەبێ ناوهێنانی شوێنەکان ئێستا تەجاوزن دەتوانن بچن ئێستا بە کاری مەکانتان ڕووی تێ بکەن کارەبای هەیە ئاوی بۆ چووە جادەی فەتح کرا بۆچی بڕێ سەرۆکی حکومەت ئەو زەویانە 18 ساڵ یعنی ئەوە یعنی پاداشتی ئەو خەڵکە کە 18 ساڵ چاوەڕ یعنی 18 ساڵ تەمەنێکە یعنی لە سچی عسکەری 15 ساڵ لۆ تێ داوای تەقاوەتی بکەیت 18 ساڵە مناڵەکان گەورە بوونەوانی وەریان گرت هەندێکیان مردن ئەگەر ئەمە داوا دەکەم چونکە ئێستا ئەمە ئەو گومانەمانەیە ئەو گومانەش دەکردمە جێ حەقیقەتە داوا لە سەرۆکی حکومەت دەکەم با لێژنەک